گومان و هیوبران. هەرچەندە لە مەسیحدا پێگەیشتوو بین دەبێدا بنین کە قەیرانمان دێتە پێش، دەبنا هۆکاری ناومێدیمان. هەر کێیەک بین و پێگەیشتن باوەڕ هەر چۆنێک بیت، زۆربەمان بە ئەزموونی گومان و ناومێدی تێپەڕ دەبین. هەندێک لە خزمەتکارە مەزنەکانی خودداش تووشی ناومێدی دەبن. ئەوەش لەگەڵ یەحیای لە ئاوهەڵکێش ڕوویدا لە مەتا 11 دەخوێنینەوە. پاش ئەوەی عیسا لە ڕێنمایی 12 قوتابیەکەی تەواو بوو، لەوێ ڕۆیشت و چوو بۆ فێرکردن و ڕاگەیاندنی پەیامی خوددا لە شارۆچکەکانی. لێرەدا مەبەست لە قوتابیەکان 12 نێردراوەکانە. کاتێک یەحیا لە زینداندا کارەکانی مەسیحی بیست، قوتابیەکانی خۆی ناردە لای، لێیان پرسی: ئایا تۆی ئەوەی کە دێت یان چاوەڕێی یەکێکی دیکە بکەین؟ یەحیای لە ئاوهەڵکێش لە زیندان بوو لەبەر ئەوەی تەحەدای هیرۆدسی کرد سەبارەت بە بابەتێکی ڕەوشتی. هیرۆدیا ئەوەی بەدڵ نەبوو، بۆیە خستیە زیندانەوە. هیرۆدس کەسێکی لاواز بوو، ئەگەرچی پاشاش بوو. جا یەحیا لە زیندان بوو، هەواڵی عیسای بیست. سەیرە کە بیر لە یەحیا بکەیت ئەوەی کە عیسا بینی و زانی کێیە، خۆی لە ئاوی هەڵکێشا. لە یۆحەنا 1:29 شایەتی یەحیا دەخوێنینەوە دەربارەی مەسیح. بۆ بەیانی کاتێک یەحیا بینی عیسا بەرەو ڕووی دێت، گوتی: ئەوە تا بەرخی خوددا، ئەوەی گوناهی جیهان لادەبات. ئەمە ئەوەیە کە باسم کرد، پیاوێک دوای من دێت کە پێشم کەوتووە، چونکە پێش من بووە. ئێمە دەزانین کە یەحیا 6 مانگ پێش عیسا لەدایک بوو. لێرەدا دەڵێ پێش من بووە. ئەمەش دەمانبات بۆ دۆخی مەسیح پێش بەرجەستەبوون وەکو کوڕی خوددا و چۆن لە ئەزەلەوە لەگەڵ باوک بووە. یەحیا خودایەتی عیسای زانی: منیش نەمدەناسی، بەڵام هاتووم خەڵکی لە ئاو هەڵبکێشم بۆ ئەوەی ئەو بۆ ئیسرائیل دەربکەوێت. دواتر یەحیا شایەتی دەدات و دەڵێ: من نەمدەناسی، بەڵام ئەوەی منی ناردووە خەڵک لە هاو هەڵکێشم. پێی گوتم: ئەوەی دەیبینیت ڕوحی پیرۆز دێتە خوارەوە و لەسەری دەنیشتێتەوە، ئەو لە ڕوحی پیرۆستان هەڵدەکێشێت. خۆم بینیم و شایەتیم دا کە ئەمە کوڕی خوددایە. شارەزایی دەربارەی عیسا ئەمە بوو. بەڵام ئێستا ئەو لە زیندانە، قوتابیەکانی خۆی دەنێرێتە لای عیسا و پێی دەڵێن: بەڕاست تۆ مەسیحەکەیت؟ لەم حاڵەتە ئەو شکست خوارد و بەگومان بوو. دەشبێ ئەمە بزانین کە ئەو خرایە زیندان بەهۆی سەرڕاستی بۆ وشەی خوددا. لە کۆتاییدا سەری بردرا. ئەم بیرۆکەیە تەحەدایەکی گەورەی تێدایە. کەسێکی سەرڕاست خوددا ڕێگەیدا بکوژرێت. ئەوەش بە درێژایی مێژوو لەگەڵ زۆر لە باوەڕداران ڕوویدا. عیسا حەزی کرد دڵنیا بکاتەوە. عیساش لە وەڵامدا پێی فەرموو: بڕۆن، ئەوەی دەیبستن و دەیبینن بە یەحیای ڕابگەیەنن. گەڕ و گوڵ پاک دەبێتەوە، کەڕ دەبیستێت، مردوو هەڵدەستێتەوە و هەژار مزگێنی پێدەدرێت. ئەگەر من کوڕی خوددا نیم، هەموو ئەو شتانە ڕوویان نەدەدا. من هەر ئەوەم کە دەربارەی خۆم باسم کرد و وەکو ئەوەی کە خۆت بینیت و شایەتیتدا. جا عیسا دەربارەی یەحیا ئەمەی دووپات کردەوە. ئیتر بۆ بینینی چی چوون؟ پێغەمبەرێک بەڵێ، پێتان دەڵێم لە پێغەمبەریش مەزنتر. یەحیا ئەو کەسەیە کە دەربارەی نووسراوە: من نێردراوی خۆم لە پێشتەوە دەنێرم، ئەوەی ڕێگات بۆ ئامادە دەکات. ڕاستیتان پێ دەڵێم لە نێو ئەوانەی لە ژن لەدایک بوون، کەس لە یەحیای لە ئاوهەڵکێش پایەبەرزتر نییە، بەڵام بچووکترینی ئەوەی لە شانشینی ئاسمانە لەو پایەبەرزترە. یەحیا ڕوبەڕووی شکست و گومان بووەوە. جا باشۆک نەبین کە ئێمەش هەمان هەستمان بۆ بێت. یەحیا ژیانی خۆی بەخت کرد.
یاقوب برای یۆحەناش هەمان شت. ئستیفانۆسیش کە لەلایەن ئەنجومەنی جوولەکەوە بەردباران کرا، هەروەها زۆر لە مەسیحیەکانیش بە درێژایی سەدەکان لە سیپارەی عیبرانیەکان دەربارەی زۆر کەس دەخوێنینەوە. زۆر ئارامگای شکۆدار هەیە لەسەر گۆڕانکانیان نووسراوە. جیهان شایستەیان نەبوو. ئەوە پەیڕەو دەکرێتە سەر یەحیای لە ئاوهەڵکێش و هەموو ئەوانەی ژیانی خۆیان بەخت کرد لە پێناوی مەسیح. لە شانشینی ئاسماندا هەر یەک لە ئێمە سوپاسی خوددا دەکەین کە لەوێداین. بەخۆشیەوە هەموو ئەو خزمەتکارە سەرڕاستانە دەبینین کە ژیانی خۆیان لە پێناوی مەسیح بەخت کردووە. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. چیرۆکی یەحیای لە ئاوهەڵکێش چۆن هانمان دەدات کاتێک تووشی گومان و شپرزە دەبین لە ژیانماندا. هەندێک جار بە دۆخی جۆراوجۆری سەخت تێدەپەڕین و لەم جۆرە پرسیارانە دەکەین. ئایا خودابوونی هەیە؟ ئایا بەڕاستی عیسا کوڕی خوددایە؟ ئایا کتێبی پیرۆز ڕاستە؟ زۆر کەس لە ژیانیاندا بە کاتی گومان تێدەپەڕن. ئەوەی فێری بووین یەکەم باوەڕمان لەسەر کەس بنیاد نەنین جگە لە عیسای مەسیح. تەنها عیسایە کە بێ هیوامان ناکات. هەموو خەڵک بێهیوات دەکەن. دووەم، خەڵک تووشی شکستت دەکەن چونکە خەڵک ناجێگیرن. ڕوانگەی خۆت جێگیر بکە سەر عیسا، ئەوەی شکستت پێدەکات. با کاریگەری لەسەر کەسانی دیکە نەکات. ئەمەش دەمانبات بۆ ئەم نهێنیە مەزنا کە لە ڕۆما 8:28 داهاتووە. ئێمە دەزانین خوددا لە هەموو شتەکاندا کار دەکات بۆ چاکەی ئەوانەی ئەویان خۆش دەوێت، ئەوانەی بە گوێرەی مەبەستی ئەو بانکراون. هەموو شتەکان تەنانەت کاتەکانی گومان و شکست خواردنیش ڕەنگە مەبەستەکە نازانین تا ئەو کاتە لە شکۆمەندیدا لەگەڵی دەبین. با پێکەوە پێداچوونەوەی بنەماکە بکەین. هەرچەندە لە مەسیحدا پێگەیشتوو بین، دەبێدا بنین کە قەیرانمان دێتە پێش و دەبنا هۆکاری ناومێدیمان.